مامۆسای ئاینی وتی حەڵاڵە ڕاست ناکات، مامۆسای ئاینی خواردنی غەڵەتە، تاوانبار و حرام خۆرە، چونکە خوا هەموو شتێکی پیسی حرام کردووە. کەواتە ئاگادار بە لە خوا بترسە. دیاردەیەکی حرام لەناو ئێمەدا زۆر بەربڵاو بۆتەوە، بەداخەوە گەنجەکان و بەتەمەنەکان تووشی ئەم تاوانە دەبن ڕۆژانە. ئەویش خواردنی جگەرەیە، نێرگەلە، ڤەیپ کە ئێستا پەیا بۆ بە حساب ئەم ڤەیپە لە جگەرە باشترە. ئایا ئەمانە حەڵاڵن یا حرامن؟ خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ ويحرم عليهم الخبائث، هەر شتێک پیس بێ خوا حرامی کردووە. جگەرە پیسە یا پیس نییە، زیان بەخشە یا زیان بەخش نییە. بێگومان هەر شتێک پیس بێ لە ئیسلامدا حرامە. لەوانەیە کەسێکی ئیمان زەعیف و بێعیلم بڵێ باشە خۆ لە قورئانە باسی جگەرە نەکراوە، بۆچی دەڵێ حرامە؟ منیش دەڵێم لە قورئانی پیرۆزا باسی مادە هۆشبەرەکان نەکراوە. بە چی بەڵگەیەک تۆ دەڵێی تلیاک و حەشیش و نازانم چی حرامە؟ نە لە قورئان باسکراوە لە حەدیسە. باسی ئەم خواردنانەی ئەمڕۆ دەیخۆین زۆربەی باسی برنج لە قورئانە کراوە، لە حەدیسا کراوە. برنج حەڵاڵە؟ ئینسان ئەگەر تێگەشتوو بێ ئەو قسانە ناکە. خوای گەورە قاعیدەی داناوە هەر شتێک پاک بێ حەڵاڵە، هەر شتێک پیس بێ حرامە. ئیتر پێویست ناکە ناوی هەموو شتێ بوترێ. هەر دڕندەیەک گیان لەبەرێک کەڵبەی هەبێ گۆشتی حرامە، پێویست ناکە بڵ ناوی شێر و پڵنگ و فڵان بوترێ. تەواو ئەمە قاعیدەیەکە دانراوە. خوای گەورە شتی پیسی حرام کردووە. کەواتە ئاگادار بە باسی جگەرە نەکراوە، باسی تلیاکیش نەکراوە. هەردووکیان حرامن، بەڵام ناڵێم وەکو یەکوان تاوانەکەی. بەڵام ئاگاداری خۆمان بین. چۆن حەڵاڵ دەبێت جگەرەیەک، نێرگەلەیەک، ڤەیپێک کە سەبەبێکی ڕئیسیە بۆ نەخۆشی شێرپەنجە، نەخۆشی دڵ، نەخۆشی سیەکان، نەخۆشی خوێن، چۆن حەڵاڵ دەبێت نێرگەلەیەک کە دکتۆرەکان مە قسەی منە قسەی دکتۆرە چونکە ئیشی ئەوانە. دکتۆرەکان دەڵێن 40 دقە جگەر ئەگەر نێرگەلە بکێشی وەکو وایە 5 پاکەت 100 جگەرت خوارد بێ. واتە 40 دقە نێرگەلە کێشان زەرەر و زیانی 100 جگەرە خواردنی هەیە. وە کاتێک من چۆن دەڵێم ڤەیپ حەڵاڵە، لە کاتێکە زانکۆیەکی ئەمریکی لە کالیفۆرنیا دەڵێت خواردنی یەک ڤەیپ